بیسی هەموو سێکتەرەکان دەگرتەوەی کە باسم کرد ینی کە بە تایبەتی باسی تەندروستی و پەروەردە و کشتتوکاڵ و پیشەسازی و ژینگە و بەبەرهێنان کە ئەوانە ئەساسیاتن لەنە هەموو سێکتەرەکان دەگرتەوە بە کارەبا و بە ئاو و شارەوانیەکان بەڵام ئەوەی کە ئەمە دەمانێت تێبگەین ئێستا بزانین لە کوێنە دەمانوێت بگەینە کوێ بە هەموو سێکتەرەکانی وتەبعاً ئەوە بە هاوتەریب لەگەر کارنامەی کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کە بە واضحی لە هێلە گشتەکان باسی کردیە کە حکوومەت دەیەوێت لە چا ساڵی داهاتوو ئەو هێلە گشتیانە چێک کە پێویستە چاک بکرێن ئەوەی کە باز دەکرێت باسی چاکسازی هەمووی دێنەوە ناو دیدگای بیسی چاکسازی ئەوەی کە پێشتر لە خەرجەکانمان کرد چاکسازی لە داهات و لە هەموو سێکتەرەکان کە پێویستی بە چاکسازی بی سەبارەت بە سەرژمێری هەر هەفتەی ڕابردوو کۆبوونەوەکمان کردستان لەسەر سەرژمێری حکوومەتی عێراقی بڕیاریدا لە دوایین کۆبوونەوەی بەڕێز عادل عەبدولمەهدی لە کابینەکەی هەموو ئەو موافقەتانی کە پێویست بوو بدرێتە وەزارەتی پلاندانیانی عێراقی و بە تەنسیق لەگە وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان پرۆسەی سەرژمێری بکرێت بەڵام هەندێک کێشەی تەکنیکی هەیە سەبارەت بە ناوچە کێشە لەسەرەکان هەموو هەوڵەکان لەوەیە بتوانین بگەینە حەل و هیوادارین بگەینە بە چارەسەر چونکە نامانوێت پرۆسەی سەرژمێری وەکو پرۆسەکانی پێشتر لە ساڵانی پێشتر لە زمانی ڕژێمی پێشوو سیاسی بووە دەمانوێت ئەو جارەوە بەستی پەرەپێدان بێ ئەگەر بە قەناعەتێکی تەواو گەیشتنەوەی کە سەرژمێری لە عێراق و کوردستان مەبەستی پەرەپێدانە ئەوە بە ئەکیدی وەکو حکوومەتی هەرێمی کوردستان پشتگیری لەو سەرژمێریە دەکەین.